کە ناوم محەممەد ئیبراهیم محەممەدە، تەمەنم 32 ساڵە، ناسراوم بە ئەبوو جولەیبیب لە 2007ەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە فکرەی دەوڵەتی ئیسلامیم وەرگرت. دواتر چەند برایەکم ناسێر بە هەمان شێوە فکرەی دەوڵەتی ئیسلامیان هەبوو بە ناوی ئاکام بەهادین کە ناسراوە بە ئاکام کوردی، و برایەکی تریش کە ناسراوە کە ناوی ڕێبینە ناسراوە بە ئەبوو دوگومە. ئەوە بوو بە ناوی شاری سلێمانی ئاسوڕاینەوە نەشیدی دەوڵەتی ئیسلامیمان لێدا وەک تەحەدایەک بۆ حکومەت و دام و دەستگا ئەمنیەکان. دوای ئەوە ویسمان هیجرەتکەین بە ناو دەوڵەتی ئیسلامی، ئەوە بۆ ڕێک نەکەوت. دوایی بەرفراوان بووین لە شاری سلێمانی. ئەوە بۆ هەوڵماندا چەند ئەفسەرێکی ئاسایش و پێشمەرگە دەستنیشانمان کردن کە بیان کوژین. یەکێکیان لەوە عەقید سەردار عەمید ڕزگار لەگەڵ چەند پێشمەرگەیەکی ترە. دواتر هەوڵماندا چەند مامۆستایەکی ئاینی بکوژین کە دەوڵەتی ئیسلامی تەکفیری کردبوون. یەکێکیان لەوە مامۆستا فاتح شارستانی بوو. دواتر لەبەرەوەی ئەم کارانەمانە کرد، لەبەرەوەی کە بیسەلمێنن بۆ ئاسایش و حکومەت کە ئێمە هەین لە شاری سلێمانیە، لەبەرەوەی ترس و تۆقین بخەینە ناو دەستگا ئەمنیەکان و حکومەتەوە کە بزانێ ئێمە هەین. دواتر هەوڵماندا لەگەڵ ئاکامە و ئاکام کوردی و لەگەڵ ڕێبەر کە ناسراوە با بودوگمە کە خێزانەکەمان بکوشین لەبەرەوەی کە ڕافیزە بوو. ئەوە بوو هێزە ئەمنیەکان دەست بەسەر گرتین. من ناوم ئاکام بەهادین سلێمانە، دانیشتووی خەڵکی سلێمانی. ناسراوم بە ئاکامەل کوردی پیشەم کاسبە. لە ساڵی 2018ەوە لە ڕێگەی فەیسبووکەوە فکرەی دەوڵەتی ئیسلامی وەرگرت کە دوای ئەوە مامۆستایەک ناسی بە ناوی محەممەد سۆرانی کە ئەو فکرەی دەوڵەی هەبوو. دوای ئەوەی کە ئەو چووە ناو دەوڵەوە دەرسی بە ئێمە وت، دەرسی بە ئێمە وت و قسەی بۆ ئردین و وتاری بۆ ئەیین. دوای ئەوەش کە یەکمان ناسی و کەوت نەقسە چەند برایەترمان ناسی. دوای ئەوەی کە چەند براکەمان ناسی و بە یەکەوە کۆبووینەوە هەموومان ویستمان هیجرەتکەین، بەڵام بۆمان نەگونجە. ئەوە بوو کە دوای ئەوەی گروپەکەمان فراوان بوو گەیشتنە ژمارەیەکی زۆر. دوای ئەوە بە تەمای چالاکی بووین کە ویستمان چالاکیەکان ئەنجام بدەین لە شاری سلێمانیە. دوای ئەوە هەر یەک ئەو لای خۆیەوە لەناو سیارەکەی خۆیەوە نەشیدی دەوڵەتی ئیسلامی لێدا لەناو شەقامەکانی سلێمانی بۆ ئەوەی بیسەلمێنین کە دەوڵەتی ئیسلامی هەیە و تەحەدای ئەم حکومەتە و ئاسایشەکان بکەین بۆ ئەوەی بیان کوژین. دوای ئەوە لەگەڵ محەممەد کە ناسراوە بە ئەبوو جولەیبیب و لەگەڵ شادومان و لەگەڵ ڕێبینە کە ناسراوە بە ئەبوو دوگمە، دوای ئەوەی کە کۆبوونەوەمان کرد و شەوێکیان بە یەکەوە دانیشتین بۆ ئەوەی ئیتر تەواو ئەوەی چالاکی ئەنجام بدەین لە ناو شاری سلێمانیا بۆ ئەوەی خۆمان بسەلمێنین کە وەکو دەوڵەتی ئیسلامی لە ناو شاری سلێمانیا هەین. دوای ئەوەی کۆبوونەوەکەمان کرد و لەگە برایانە قەرارمانە چەند بارگایە بتەقێنینەوە و چەند بارگایە لە سلێمانی بتەقێنینەوە لەگەڵ چەند مامۆستای ئاینی کە لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە تەکفیر کرابوون بیان کوژین لەگەڵ چەند ئەفسەرێکی پێشمەرگە کە یەکێک لەو مامۆستا ئاینیانە ناوی مامۆستا فاتح شارستانی بوو کە ویستمان بیکوژین و ناونیشانیمان وەرگرت و شوێنەکەیمان دەستنیشان کرد بۆ ئەوەی بیکوژین و ئەفسەرەکانیش بە ناوی مقەدەم ڕزگار و عەمید سەردار و بابان کە پاسەوانی عەمید سەردار بوو. و دوای ئەوەی کە ویستمان چالاکیەکان ئەنجام بدەین و تەحەداکەین بەرامبەر ئاسایش و بەرامبەر ئەم حکومەتە کە شەڕیان بەرامبەر دەوڵەتی ئیسلامی کردبوو، دوای ئەوە شەوێکیان بە جەماعی کۆبووینەوە بۆ ئەوەی دەستین بە چالاکیەکان. برایە گوتی ئەگەر ئێوە دەستێن بەم چالاکی و کارانە ئەوە من ئاڵتون و پارە و چەکتان بۆ نێرم. جا ئەوە بوو ئەسحابەسئیمان دیاری کرد لەبەر ئەوەی شوێنی قەرەباڵغە و ئەگەر هەر شتێک ئیشکەی کەس ئاگای لێ نییە و هەر چالاکێک ئیشکەی کەس پێ نازانێ. دوای ئەوەی کە لەگەڵ ئەو برادرانە کۆمەڵی برادر بووین دابەش بووین بەسەر شوێنەکانە
بۆ ئەوەی ئەگەر هەشتێکیش بوو ئەوە ئێمە هەستی پێ بکەین دوای ئەوەی کە قەرار وا بوو دەکشیە بینێرێ پارە و ئاڵتون چەک و سیلاحەکە دوای ئەوە ئەو برادەرانە خۆشم هەستمان بە جوڵەی نامۆ کرد کە ئەوی جوڵەی هێزە ئەمنیەکان بوو دوای ئەوە ئەوان هاتن بەرامبەرمان ئێمە چەند کەسێکمان پەلاماریاندا دوای ئەوە تەقە دروست بوو کە تەقە دروست بوو ئیتر من هەڵهاتم لەگە برادەرێکمان دوای ئەوە ئێمە گیراین کە گیراین دوای ئەوە تر ئێمە ئاگامان لە هیچ نەماوە چەند برادەرێکیشمان هەڵهاتن من ناوم بەڵێن سەباحە تەمەنم 21 ساڵە دانیشتووی ناحیەی تێکچێم خوێندکاری زانکۆم خەریکی کاسپی خۆم بوومە لە ساڵی 2020 و ئەو ناوەوە فکرەی داعشم وەرگرت لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە کەوا وەکو گروپ کە چەند کەسێک بووین یەکمان ناسی وەکو گروپ بووین کە گروپەکە چەند جارێک ویستی هیجرەت بکەین بەڵام ڕێنەکەوت دواتریش وتمان باوەکو دەوڵەتی ئیسلامی لە شوێنی خۆمان بوونی خۆمان بسەلمێنین و بڵین هەین هەستاین بە ئەنجامدانی چەند شتێک ئەویشیان یەکەم لەلایەن کەسێکی گروپەکەەوە بوو کە هەستا بە سووتاندنی پەیکەری عەبدوڕەحمان پاشای بابان و دواتریش دوو جار ئاڵای قەتشاخی تێشێمان شێوان و هەروەها دواتر چەند کەسێکی گروپەکە ئاگاداریان کردینەوە کە مەرقەدێک هەیە لە شێخانی کانیچنار ئەپەرسترێت وتیان با بیشکێنین ئیتر ئەوە بوو ئەو جارە شکانمان کە دوو جاری تریش پێشتر لەلایەن گروپەکە شکێنرا بوو و دواتر لەبەرەوەی ئەپەرسترا ئێمەش بە خراپمان نەزانی خەڵک ڕووی تێ کرد و یعنی وەکو شیرک ئەهاتە بەرچاومان ئیتر دواتر سەردانی گۆپتەپەمان کرد سەیری پەیکەرێکمان کرد لەوێ بۆ تێکدان و شکاندنی ئیتر دواتر نەمان کرد لەبەرەوەی قورس بوو شوێنەکەی و ناو ماڵەکان بوو دواتر ویستمان کە وەکو دەولەی ئیسلامی لە ناو تەکیە و لە شوێنەکانی تر دروشمی دەولەی ئیسلامی بنووسین و کە دروشمەکانمان نووسی و ئاڵای دەولەی ئیسلامیمان لە چەند شوێنێک هەڵکرد و کە کەسەکانیش بریتی بووین لە محەممەد ئەیوب بڕوا زێوەر بێستون دیار کە هەڵساین بە ئەنجامدانی ئەم کارانە و دواتریش ویستمان چەک بەدەستبێنین و چەک بکڕین بەڵام دواتر ڕێنەکەوت دواتر ئەوە بووکەوە ویستمان هیجرەت بکەین لە ڕێی مەلایەکی چەمچەماڵەوەکەوە شوینە سەردانی و دواتر دەستگیرکراین من تەمەنم 19 ساڵە لە شارە زۆر دانیشم لە ساڵی 2019 فکری دەوڵەتی ئیسلامی وەرگرتووە لە ڕێگەی چەند برا خوشتێکەوە کە ناسی من لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەیەکەوە داوامان نەکرد و دواتر لەگەڵ یەکێک لەو کەسانەیە زەواجم کرد کە فکری دەولەی هەبوو زەواجمان کرد و پاشماوەیەک جیا بووینەوە بەڵام من هەر بەردەوام بووم لە ڕێگەی ئەکاونتە علوجەکانم داوام ئەکردن چەند کەسێ بووین کە ئەکاونتەکانمان ئەسووتا ڕکلەمان بۆ یەکتری ئەکرد و دووبار ئاهاتینەوە ناو ئینستاگرام و فەیسبوک و ئەزدارەکانی دەولەماندا ئەنا لەگەڵ ئاەت و شتانە و هەم کوڕبوون هەم کچ بەیەکەوە هەمومان داوامان ئەکرد هەنێ جار گروپ چاتمان دانا لەگەڵ کچانەیە ئەسدا ڕۆشتمان بۆ یەکتری ئەنارد و بڵاومان نەکردەوە بۆ ئەوەی ئەو فکرەیە هەر هەبێت و خەڵک سار نەبێتەوە لا وربي مثل هذا لم تري واجعل الخوف رسولا بيننا فحوار الوقت لا لم يثمر ها هو التاريخ فاسأل هل رأى ناوم بڕوا عەدنانە تەمەنم 19 ساڵە پیشەم کاسبە ناسراوم بە مەڕوان کوردی ساڵی 2020 لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە فەیسبوک فکرەی دەوڵەتی ئیسلامی وەرگرت دوای ئەوەی کەوا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە سەیری چەند ئیزدارێکم کرد دواتر هەر لە ناو شارۆچکەکەیە کە لێ ئەژیم چەند کەسێکم ناسی دوای ئەوە لەگەڵ ئەو کەسانەیە باسی گفتوگوی جیهاد و هیجرەتمان کرد پاشان ئەوە بوو کە کەسێکی وانمان نەناسی دواتر ویستمان خۆمان بناسێنین و بڵین دەوڵەتی ئیسلامی ماوە چین بۆ مەرقەدی کانیچنار کە 3 جار قەبرەکانمان شکان کێلەکانیمان شکان و ویستمان بیتەقێنینەوە بەڵام توێنتیمان دەست نەکەوت پاش ماوەیە کە
حەو نەفەر بووین بە سێ ماتۆڕ یەکێ من بووم بێستون بوو دیار بوو محەممەد بوو بەڵێن بوو ئەیوب بوو زێوەەر بوو ئەم کۆمەڵە کەسە ڕۆشتین بۆی بیشکێنین دوای ترکە هاتینەوە دوای ماوەیەک چین بوو گۆپتەپە بۆی پەیکەرێکی لێ ئەو پەیکەرش بشکێنین بەڵام ئێتر چووکە لە ناو ماڵەکان بوو ڕێنەکەوت گەڕینەوە کە گەڕینەوە پەیکەری عەبدوڕەحمان پاشای بابانمان سوتێنە پاشان دوایەوە چوونە پەیکەرەکەی مەلیک مەحموود ئەویش لە ژێرا چەند دروشمێکی دەوڵەتی ئیسلامیمان نووسی پاشان دوای ئەوە عەلەم و دروشمەکانی دەوڵەتی ئیسلامیمان لە ناو شارچکەکەی بڵاو کردەوە پاشان ئاڵای کوردستانیش کە لە قەش شاخەکەیە دوو جار ڕەشمان کردەوە و ئاخر جاریش چین بۆ لای ئەو مامۆسای تاکو ڕێگای هیجرەتمان پێ نیشان بدا لە چەمچەماڵە کە باسی بۆمان کرد و تێڕێگانێ لەو سەرۆکاتینەوە لەلایەن هێزەکانی ئاسایشەوە دەستگیر کرای